ئەم کاتتان باش قسەکردن لەسەر بزوتنەوەی گۆڕان وەک گەورەترین لایەنی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان و لە سەرانسەری کوردستانیشدا قسە باسی زۆر هەڵدەگرێت. ڕەنگە باشترین قسەکردن لەسەر ئەدای ئێستای بزوتنەوەی گۆڕان لەناو پەرلەمانی کوردستان و لە شاری هەولێریش ئەوە بێت کە لەگەڵ کادرە باڵاکانی ئەو بزوتنەوەیدا قسە بکەین، یان ڕاستتر با بڵێن لەگەڵ کادرە چالاکەکانی ئەو بزوتنەوەیدا قسە بکەین. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا میوانداری یەکێک لە کادرە بنەڕەتیەکانی بزوتنەوەی گۆڕانمان لە شاری هەولێر کردووە کە هاوکات ئەندامی پەرلەمانی کوردستانیشە لەسەر فراکسیۆنی گۆڕان. دەمانەوێت هەڵوەستە لەسەر ئەدای ئێستای بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێردا بکەین، بپرسین بۆچی بزوتنەوەی گۆڕان گرنگیەکی لاوەکی بە شاری هەولێرەدات، بۆچی ئەو قورسایی لە شاری سلێمانیدا دروستی کردووە لە ڕووی سەرکردایەتیەوە هەمان ئەو قورسایی لە شاری هەولێردا دروست نەکردووە. ئایا ئەدای ئێستای لیستی گۆڕان لەناو پەرلەمانی کوردستاندا چۆنە؟ ئەو دەنگۆیانە تا چەند ڕاستن کە باز لە بوونی ناکۆکی لە نێو پەرلەمانتارەکانی بزوتنەوەی گۆڕاندا دەکەن لەناو پەرلەمانی کوردستان. بۆ قسەکردن لەسەر هەموو ئەم تەوەرانە میوانداری بە ڕێز کاروان ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان سەر فراکسیۆنی گۆڕانمان کردووە. کاکاروان بەخێربێت. سپاس بۆ تۆ. با لە ئەدای لیستی گۆڕان لەناو پەرلەمانی کوردستانەوە دەست پێ بکەین. ئەدای ئەو لیستە لە ئێستاە خۆتان چۆن دەیبینن؟ پێتان وان نییە جۆرێک لە ساردبوونەوە لە ئەدای ئەو لیستەیە بەدیەکرێت؟ بەڵێ من پێم وایە ئەگەر بمانەوێت لەسەر ئەدای فراکسیۆنی گۆڕان لەناو پەرلەمانی کوردستان قسە بکەین دەبێ بە ویژدانەوە پەنجە لەسەر هەندێ برین دابنێن، پەنجە لەسەر هەندێ خاڵ دابنێن کە بەڕاستی لەناو ئەو پەرلەمانەی ئێمە لە تەمەنی 18 ساڵی ڕابردوویدا ئەوەی کە لە حضوری فراکسیۆنی گۆڕان و لە یەکەم ئۆپۆزیسیۆنی فەرمی لە ناو پەرلەمانی کوردستان ڕوویداوە کە لە کاتی ڕابردوودا ئەو ڕووداوانە و ئەو گەرم و گوڕێ ململانەیە کە لەناو پەرلەماندا ڕووداوان نەبووە. خۆتان باش دەزانن ئێمە وەکو تیمێک کە چونێتە ناو پەرلەمانی کوردستان لەو 25 پەرلەمانتارە هەموو بە ئەو بەڕێزانەی کە هاتوونێتە ئەوەی خۆبەخشانە خۆیان بەخش کردووە کە بۆ ئەوە خۆیان تەرخانکەن پەیامی گۆڕان ئەو بەڵێنانێک کە بە خەڵکیان داوە و ئەو داخوازیانەی کە خەڵک هەیان بووە پێشتر کە بۆیان فراهەم نەکراوە بتوانین تا ڕادەیەک بەشێکیان بگەینینە پەرلەمانی کوردستان لە شێوەی پرۆژە یاسا، لە شێوەی بڕیار، لە شێوەی وەڵامدانەوەی داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک. ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان ئەگەر وەکو گوتم ئاورێک لە ڕابردووی ئەو پەرلەمانە بدەینەوە ئەو پەرلەمانە شوێنی خەو و شوێنی ئیسلاحات و شوێنی قەت ئەوە نەبووە ڕۆژە لە ڕۆژان دوو کە زەنجی لێ بەرز بێتەوە لەسەر ئەوەی مافی هاوڵاتی یا مافی گشتی یا مافی تایبەت یا مافی هەر تاکێکی ئەو کۆمەلگایە بۆ پێشێل دەکرێت و کەسێک نەی دەزانی بودجەی ئەو هەرێمە چەندە و چۆنەوە چۆن ڕەت دەکرێت قەتر ئەفتەیەکی نەخایاندەوە بودجە جاری وا بە ڕۆژێک بودجە هاتووە ڕەت کراوە. هەموو ئەو باری سەرنجانەی کە جەنابتان باسی دەکەن لەسەر ئەدای فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان من پێم وایە خۆی لە خۆیدا بە ویژدانەوە بڵێن مێژوو شتێکی تۆمار کرد ئەویش فراکسیۆنی گۆڕان لە ناو پەرلەمانی کوردستان ئەدایەکی پێشکەش کرد خەریکە ئەو ئەداءە دەبێتە ئەدایەکی فەرمی بۆ گۆڕانکاریکردن لە ئەدای سەرۆکایەتی پەرلەمان لە ئەدای لێژنەکانی ناو پەرلەمان لێژنە هەمیشەیەکان و هەروەها لە ئەدای ئەو فراکسیۆنە جیاجیانەیە کە لەناو پەرلەمان پێشتر بە یەکەوەیان هەڵ دەکرد. ئێمە وەکو سەرەتا یەکەم ئۆپۆزیسیۆن بە فەرمی لە ناو پەرلەمانی کوردستان نایشارینەوە دەسەڵات ئێمەی هەزم نەکرد، ئێمەی قبول نەبوو، بە هیچ شێوەیەک نەکەوتە دیالۆگ لەگەڵمان، نەکەوتە حیوار لەگەڵمان، هەمیشە بەرپەرچی بیر و بۆچوونەکانی ئێمەیانداوە یاساکانی ئێمەیان دەخەواند ئەو پرۆژانەی ئێمە دەمان ناردە ناو پەرلەمان بۆ ماوەی ساڵ و نی و 2 ساڵ هەندێکیان تا ئێستا شەرخەوێنراوە بە هۆکاری ئەوەی کە چالاکیەکانمان بخنچێنن، بەڵام دواتر کە کارکەتە ئەوەی لە ناو لێژنە هەمیشەیەکان و هەروها کە کارکەتە ئەوەی کە لە ناو هەندێک پرۆژە بە ناساری کە هاتە ناو پەرلەمانی کوردستان دەرکەوت کە فراکسیۆنی گۆڕان باشترین ئەدای پێشکەش کرد ئەویش بەوەی کە ترس و شەرم و دڵەڕاوچەی لە ناو دڵی کۆمەڵانی خەڵک بردە دەرەوە و بە خەڵکی وت خەڵکێک نوێنەراتی دەکا هیچ بەرژەوەندیش تایبەتی نیە. بەڵام کاکاروان زۆر جار پەرلەمانتارەکانی بزوتنەوەی گۆڕان خۆیان کە کاتێک دێنە سەر گلەییکردن لە ئەدای فراکسیۆنی گۆڕان لەناو پەرلەمانی کوردستانە سستی ئەو فراکسیۆنە ئیژەڕنەوە بۆ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان. باشترین بەڵگەش
پێم وابێ هەفتەی ڕابردوو بوو کە فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بایکۆتی کوبوونەکانی پەرلەمانیان کرد لەبەرەوەی پرۆژە یاساکانیان نەخرێنە بەرنامەی کارەوە و کاریان لەسەر ناکرێت. ینی ئەم بایکۆتکردنەوە ئەم قسانەی تۆ لە ئێستاە پێدوانی پێچەوانەی یەکترین ئەو ئەدایی کە تۆ باسێکی گۆڕان ئەو ئەدایی پێشکەش کردوێ لە ناو پەرلەمانە ئۆپۆزیسیۆن بە گشتی و ئەدایی پێشکەش کردوێ و کاتێکشە لەم لاوە بایکۆتی کۆبوونەوەکانەکە لە بەرۆی پرۆژە یاساکانی ناخرێنە بەرنامەی کارەوە ئەمە پێچوانە یەکتری نیە. من پێم وانێ پێچوانە یەکتر بێ بە هۆکاری ئەوەی کە تۆ لە دوو خولی پەرلەمانی پێشی ئێمە بەقەت ئەو پرسیارانە کە ئێمە لە حکوومەت و لە وەزیرەکانمان کردووە نەکراوە. من کە ئەرچی پەرلەمانتاری خۆم بینیەوە پرسیاری خۆمان ئاراستەی وەزیرە بەڕێزەکان دەکەین ئاراستەی سەرۆکی حکوومەت دەکەین ئاراستەی هەموو ئەو بەرپرسە باڵایانەیە کە لە حکوومەت کار دەکەن بۆ ئەوەیە بانکشتی ناو پەرلەمانیان بکەین بۆ ئەوەی وەڵاممان بدەنەوە ئەگەر وەڵامی بەشێکیان نەدرابێتەوە حکوومەت مقەسرە دەسەڵات مقەسرە سەرۆکایەتی پەرلەمان کەمتر خەمە لەوەی کە نەیتوانیوە پەیڕەوی ناوخۆ جێبەجێ بکا بەسەر وەزیرێک لەبەرەوەی وەزیرەکە لە لیستی خۆیەتی لە لیستی دەسەڵاتە قەت جورئەتی ئەویان نەکرد وەزیرێکی سەر بە لیستەکەی خۆیان بانکن ئەگەر بانگیشیان کردبێ بە چاپە ڕێزان بڕیان کرد چونکە ئیرادەی ئەویان نەبوو وەزیرێک لەسەر کار لابن ئیرادەی ئەویان نەبوو وەزیرێک وا لێ بکەن کە هیچ نەبێ لەو ئەدا ئەلاوازێ و لەو گەندەڵیە و لەو هەموو یاسا پەروەریەی عەدالەتی کۆمەڵایەتی کە لە ناو وەزارەت و لەناو ئەدای حکوومەتدا هەیە سەرۆکایەتی پەرلەمان هەمیشە بەشێک بووە لە حکوومەت بەشێک بووە لەو دەسەڵاتە ئەوە وەڵامێکە وەڵامی دووەمیان ئێمە کاکە باس لە ئەدای باشی خۆمان دەکەین خۆ نەمان گوتو هەموو شتێکمان کردووە بەڵام ئێمە دەڵێن لەو ساڵ و نیوەیان بڵێن ئەو دوو ساڵە توانیوێتمان یەک لە ناو پەرلەمان بە خەڵک بڵێن ئێوە مافەکانتان ئەوەیە داهاتەکانتان ئەوەیە و هەروەها داخوازیەکانتان ئەوەیە بەڵام ئەو دەسەڵاتە وعد و بەڵێنی پێدابوون ڕێگاوبانتان بۆ بکە بۆی نەکردن کە ڕۆژانە دەیان کەس و سەدان کەس لە ڕێگای هاتوچۆوە بە کێشەی گرفتی هاتوچۆ وەفات دەکەن و ماوەقتە بن و دەکەونە ناو نەخۆشخانەکان و پێمان گوتنە نەخۆشخانەتان بۆ دەکە وا دەکە پۆیان نەکردن پێیان گوتن پردتان بۆ دەکەن گوند ئاوادان دەکردنەوە بۆیان نەکردن ئێمەین ئەو پرۆژانەمان پێشکەش کردووەکە هەم لە گوند هەم لە شار و شارۆچەکان و هەم لە هەموو بوارەکانی خوێندن و تەندروستی و ڕێگاوبان و حتا لە بواری ئەوەی کە ئەوەندەی حزب دەستی خستۆتە ناو دەسەڵات ئێستا شەرمێک دەکەن لەوەی کە گۆڕان متابە ئەو چاودێری ئیش و کارەکانی دادگا دەکا زانکۆ دەکا وەزارەتەکان دەکا دەیان گەندەڵیمان ئاشکرا کردووە بە وەسیقە و دۆکۆمنت ئەدای زۆر باشە ئەگەر لەسەر ئەوە هەوەستە بکەین باز لە مەسەلەی بانگێشکردنی وەزیرەکان و لێپرسینەوەیان بکەین لە پەرلەمانە پێدوانێ بەشێکی زۆری ئەوەی کە پەرلەمان بە گشتی نەگەشتۆتەوە قەنەعەتی متمانە لە وەزیرێک بسەنێتەوە هۆکارەکەی ئەوە بووە کە ڕاستە ئێوە پرسیاری جدیتان بەرامبەر وەزیرانە هەبووە ڕەنگە وەڵامی بەشێکیان درابێت و بەشێکیان وەڵام نەدرابێتەوە بەڵام بەڵگەی پێویستان نەبوو بۆ ئیتهامکردنی ئەو وەزیرانە ئەمە هۆکارێک بێ بۆی کە متمانیان لە نسەنراوە ئێمە دەڵێن ئەرچی خۆمان بینیوە پرسیارمان ئاراستەی وەزیرێک بەڕێزەکان کردووە بەڵگەشمان پێ بووە بەڵام لە حاڵەتێکدا کە وەزیرەکە ئەگە وەڵامی دابێتەوە وەڵامەکەی ئەوەندە جێگای قەنەعەتی ئێمە نەبوو بێ سەرۆکاتی پەرلەمان بانگی نەکردووە و ئەگەر وەڵامی نەدابێتەوە بە پێی پەیڕۆ دەبێت بە 15 ڕۆژ وەڵامی ئەو پەرلەمانتارە بداتەوە ئەگەر نادەبێتە بێتە بەردەمی پەرلەمانتاران مسائلە بکرێ پرسیارباران بکرێت لەلایەن هەموو ئەندامە پەرلەمان وەڕێزەکانی هەموو فراکسیۆنەکان کاتێک کە ئەگەر هاتبێت شە پەرلەمان وەزیرێک خۆ ئەو وەزیرە نەهاتووە بۆ ئەوەی کە ئێمە دوو سعات ڕێگە بە ئەو بدەین بەس مەسحی ئیش و کارەکانی خۆی بک و ڕێگەش نەدەین هیچ پەرلەمانتارێک دوو قسەی لەسەر گەندەڵەکانی دوو قسە لەسەر خەمساردەکانی حاڵەتە ڕوویەوە بەڵێ زۆر ڕوویداوە ئێمە کە پەرلەمانتە مەسەلەن بۆ نمونە لە هەفتەی شوبات ئێمە وەزیری پێشمەرگەمان بانگهێشت کرد وەزیری پێشمەرگە محاضەرەی بۆ داین پاش ئەوەی کە دەیگوت دەبابەنیە ناقلی ئەشخاصە پاش ئەوەی کە دەیگوت ئەوەی کوژراوە من نازانم شێ کوشتێت نازانم شێ بردێت نازانم شێ سووتاندێت نازانم لە هەموو ئەو بەرپرسیارەتیانە اینجا بە چەپە ڕێزانە وەزیریان بڕێ کردەوە و وەزیرەکانی تریش هەموو ئەوانە بەرپرسیارەتین دەسەڵات جورئەت و ئیرادەی ئەوەی نەبووە وەزیرێکی خۆی لەسەر کاردادا کە ئەوە پێم وابێ نەریتێکی زۆر کۆنا و پێم وابێ دەبێ ئەو دەسەڵاتە بگاتە قەنەعات نابێ خۆی بە قوربانی وەزیرێک بکە کە ئەدای زەعیفە ئەدای لاوازە نابێ خۆی بە قوربانی کارمەندێک یان بەرپرسێکی خۆی بکە کە دەبێنێ گەندەڵی دەکا کاتێک کە ئێمە بە ملیۆن پارە لە بانکەکان کەشف دەکەین ئاشکرا دەکەین کە دزراوە
نووسرات بۆ وەزیر دەنێرین کاتێکە لە زانکۆ پارە ون دەبێت کاتێککە پارە بۆ قوتابخانەیەک دادەنرێ کەچی قوتابخانەکە هەر حزوری نییە وجودی نییە ئەو پارەیەش لەلایەن بریکاری وەزیری داراییەوە سرف کراوە نەکە زانی ئەو پارە درراوە بچێ نەکە زانی تەلەفۆنەکە ئیشێ نەکە زانی کۆمپانیاکە چێە ئایا ئەو گەندڵی نییە ئایا ئەو ئیوە نیە حکومەتێکی لەسەر کار لا ببێ متمانێک دەبسێنیتەوە نەک وەزیرێک ئایا لە هەموو دنیا کێشەیەک گرفتێک قەیرانێک وەکو قەیرانی دوای خۆ پیشاندانەکان کە ڕوویدا کە خەڵک لەسەر شەقام شەهید کرا خوێنی بەناحەقی ڕژێنرا ئی ئەوە نەبوو دە حکومەت لەسەری متمانەی لێ بسەندرێتەوە کە تا ئێستا بکوژێک نەدراوەتە دادگا زۆر باشەکە کاروان بەڵام مایمە لەسەر ئەوش بابەتە تۆزێک بوەستین کێشێک لەناو پەرلەمانی کوردستانە لە ڕابردووە باسی کرا مەسەلەی زۆرینە و کەمینە تۆ باسی واکەی کە بەڵگەی زۆرتان پێ لەسەر وەزیرەکان سەگەندەڵیەکانە یعنی کاتێک لە پەرلەمانە ئەم وەزیرە وەڵامی ئەو پرسیارانەی ئێوە نایەتەوە کاتێک بەهۆی زۆرینە و کەمینە و متمانی لێ ناسەنرێتەوە باشتر نییە ئێوە ئەو بەڵگانەتان بۆ ڕای گشتی بخەنە ڕوو ڕای گشتی لەم مەوزوعەهان بن هەوڵی ئەومان داوە بەشێکمان داوەتە ڕای گشتی لەو فەساد و گەندەڵیانەیە کە هەن بۆ بەشێکمان لەوانە ئاشکرا کردو بۆ میدیای ئازاد هەتا بۆ میدیای ئەزبەکانیش بەڵام بەداخەوە دەڕم هەندێک لەو کەیسانە ئەوەندە خەتەرن و ئەوەندە وردن کە ئاشکراکردنی ڕەنگە ینی تەنها لە پەرلەمان ئاشکرا بکرێت زۆر باشترە نەک لە دام و دەستگا ڕاگەیانەکان زووتر ئەلام بکرێت بۆ ئەوی لەوێت چەندوتونی دەسە بکرێت توێژینەوەی دەسە بکرێت ڕاستیەکانی بسەلمێنرێ اینجا بدرێتە ڕاگەیاندون و میدیاکان ئێمە لەسەر ئەو پرسانە گەلێک شتمان ئاشکرا کردووە بە هەدەردانی زەوی و زاری گشتی ناو سلێمانی لە ناو هولێر بۆ دانی بە دەستگاکانی بەڵاتوانی چەند مونێکی کەم دەستگای ڕاگەیاندن و مجەمعی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی لەسەر مڵکی خەڵک دروستکراوە لەسەر مڵکی هاوڵاتیان دروستکراوە چەندین پارچە زەوی لە هاوڵاتیان سندراوەتەوە لکێنراوە بۆ پارچە زەویی کە مڵکی حکوومەتە چەندین لە هەولێر بە هەمان شێوە چەندین پارچە زەوی دراوە بەو دەستگا ڕاگەیاندە حزبیانە کە سەرڕای ئەوەی کارمەندەکانیش و خۆشیان و میزانی و بودجەی ئەو دەستگا ڕاگەیاندان ئەو تەلەڤیزیۆن و رادیۆیانەش هەر لەسەر حکوومەتەیە ژیانی کادیرەکانیشان هەر لەسەر حکوومەتەوە هەموو گەندەڵین لە کوێی دنیا هەیە هەموو کادیری حزبێک دەبێت موسەی لەسەر حکوومەت بێ بە پلەی زیادزیە لە کوێی دنیا هەیە ئەو هەموو وەزیرەخانە نشین بکرێت کە ڕۆژێک وەزیر نەبووە لە کوێی دنیا هەیە ئەو هەموو دیوەخانانە بدرێت بە خەڵکێک کە پێشتر ئاغەیەک بووە یا کەسایەتیەک بووە ڕێزم بۆ هەمویان پایەیەکی کۆمەڵایەتی هەبووە بەڵام دەیان خەڵکی شتێ لە گۆڕستان دەخەوێت ژیان لە گۆڕستان دەباتە سەر دایان خەڵک دەبینی لە ئاستێکی زۆر نزمی ژیاندایە من ئەوانە لە جەناب ناشەرمەوە ینی ئەوەی ئێستا کە دەیبینی هەمووی ئەوانە گەندەڵین گەندەڵیە کە گەیشتە ئاسێکی وە تۆ وەزیرێک 49 ملیاری پارە وەرگرتووە بۆ ئەوەی کە یەکەی نیشتەجێبوون ئاوادانکردنەوە بکە تا ئێستا دینارێکی دۆلارێکی لە خرج نەکردو حکوومەتە دەبێت چبێ ئەو حکوومەتە ناتوانێت بواری تەندروستی چاکات بواری دەرمان و دەرمانسازی چاکەکە خەڵکی ئەو هەرێمە چەند نەخۆشن دە بەرابری ئەوەش بە دەرمانە ئەکسپایرەکانی هاوردەکردن کە خۆتان دەزان چێ دەرمان هاوردە دەکات لەو هەرێمە تاجیرێک و بازرگانێکی احتیاجی ناتوانێت ببێ بە تاجر دەرمان هاورد بکات لە غەیری بەرپرسان و لە غەیری هەندێک لایەن نەبێ لایەنی دەسەڵاتدار چێن ئەوانەی میوەجات و کۆکە و بیرسی و کۆلە و خواردن و خواردەمەنی ئەکسپایر دەهێن هەرێمی کوردستان چێن ئەوانەی کە تا ئێستا نەیانتوانیوە لە مناڵەکانی خۆیان کە نەخۆش دەکەن لەو نەخۆشخانانە داخلی دەکەن دەیبنە ئەو نەخۆشخانانە بۆ عیلاج وەکو هاوڵاتی عادی کە دەچێتە ئەوێت چی بۆ دەکرێت سەردانی نەخۆشخانەکانمان کردووە بینیمانە ئەو شوێنەی کە پێی دەڵێن نەخۆشخانە ئینسانی ساغی ببیتێ لێ نەخۆش دەکەوێت نەک نەخۆشی لێچابێتەوە ئەوانە هەموو بۆ پشت بەستن بە هەندێک ئەو گوایە دامی کەرتی تایبەت دەکەن نەخۆشخانە تایبەتەکان زیاد دەکەن نەخۆشخانە تایبەتەکان ئیچێن من لە هەمووتان دەپرسم بینایە بەرز و پرد و بەرزە پرد و بەرزە بینایانە ئیچێن ئی هاوڵاتیانی سلێمانین ئی خەڵکی شاری هەولێرن ئەوانە هەمووی بەرپرسانن بۆیە بۆ بەرژەوەندی خۆیان هەموو هاوڵاتیان بە قوربانی بەرژەوەندی خۆیان دەکەن ئێمە لە پرسی نەوت و غاز باز دەکەین لە پرسی کارەبا و ئاو و ڕێگاوبان و ئاوەڕۆ باز دەکەین لە پرسی تا ئێستا کارگەیەکیان نەهێناوەتە ئەو وڵاتە کە دەستی کاری بۆ 500 کرێکاری ئەو هەرێمە دروست بکە هەرچون کرێکاریان لە بەنگلادێش هێناوە هەرچون خەڵکیان هێناوە نییە لە حسابی ئەوەی کە لێرە کرێکار نییە لە وڵاتە لە باتی دەستی کار پیداکەن بۆ خەڵک لە باتی بژێوی ژیانی خەڵک پیداکەن 9 ملیۆن چەکدارمان هەیە لە هێزی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و بەرگری و فریاکەوتن و زەرەبانی تا ئێستا بە کۆڵەمەرجی دەژین ئەوە تا ئێستا نەتوانراوە وەکو بەغدا تێناگەم بۆ موچەی پۆلیسێک وەکو بەغدا نەبی
بۆ ئاسایشێک وەکو بەغدانە بێ بۆ فەرمانبەرێک مامۆستایەک بۆ هاوڵاتێکی احتیادی وەکو بەغدا ژیان نەباتە سەر ئێمە لە وڵاتێک نین یەک وڵاتی یەکگرتووی فیدرالی نییە بودجەمان بەپێی ژمارەی نفوس نییە ئەوانە هەموو گەندەڵی نین بۆیە ئەو دەسەڵاتە بەرپرسە لە هەر قەیرانێک لە وڵاتە کە ئێستا ئەو هەرێمە قەیراناوی بووە لە هەرچ بوارێک دەیگری ژیان بۆتە دۆزەخ بۆ ئەوانەی کە سەر بە حزبی دەسەڵات نین زۆر باشە کا کاروانەمە لەسەر مەسەلەیەکی زۆر گرنگ هەڵوەسە بکەین ئەمە ڕاشکاوانە پێم بڵێ ئەو دەنگویانە تا چۆن ڕاستن کە باس لە بوونی ناکۆکی لەناو لیستی گۆڕاناکەن لە پەرلەمانی کوردستان من پێم وانە لاو فراکسیۆنەکەی ئێمە ناکۆچی نەبوو بێ بەڵام ئەو ناکۆچیانە ناکۆچی زۆر لاوەچین ئێمە کاتێک کە دەگەینە ئەوەی کە لەگەڵ پرسی پرۆژەیەک یان ساختکردنەوەی مەسئلەیەک هەمومان یەک هەڵوێستین و هەمووشمان یەک ئەدامان هەیە وەکو یەک تیم کارمان کردووە بەڵام زۆر تەبیعیشە لە ناو 25 کەسا ئەدا هەندێک کەس فەرقی هەبێت لەکە هەندێک کەسی تر و لە ناو فراکسیۆنی گۆڕانیش بەڕاستی ئەو ئازادیە هەیە جاجار ڕای جیاواز ئێمە 25 کەسین جاجار هەندێک برادر دەنگ نادا لەگەڵ ئێمەش بە ئازادی خۆی دەنگ لەگەڵ خەڵکیەکە دەدا زۆر بە ڕاشکاوانە دەڵێ من بڕوان بەوە نیە ئەو ئازادی لە ئێمە هەیە وەکو لیستی دەسەڵات نییە دەبێت پێکەوە دەست برنگە پێکەوە دەست دابەزێنن تازەیە بەڵام ئەگەر ئەو فراکسیۆنی ئێوە لە پەرلەمانە وەکو یەک تیم کاری کردبێ ئەم پرسیاری ئەوەت لێکم ینی ئەو ناکۆکی و دەنگ و وێنەی کە دروست بوو لەسەر یاسای خانەنشینی پەرلەمانتاران وەگەیشتە میدیاش خۆوان هەمومان نەزانین ئەمە باشترین ئاماژە نییە بووی کە بیسەلمێنە جۆرێک لە ناکۆکی هەیە لە ناو لیستە ئێمە پێمان وانە لەسەر ئەوە هیچ ناکۆچەکەمان هەبوو هەمووان کۆک بووینە لەسەر ئەوەی کە پرۆژەیە کە پێشکەش کراوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی پرسی خانەنشینی ناکۆچەکەمان لەسەر ئەو مەسەلەنەوە بەڵکو ناکۆچەکانی ئێمە وەکو باسم کرد لەسەر هەندێک مەسەلە لاوەچین جاری وا هەیە جەنابەت دەزانێت لاو یەک خێزانی چەند کەسی یەک لە فەردێکی ئەو خێزانە بیر و بۆچوونێکی جیای هەیە ئەدایەکی جیاوازی هەیە التزامێکی زەعیفی هەیە ئەوانە زۆر احتیادین بەلای ئێمەوە چونکە هەمومان هەر یەکە لە ماڵێک و یەکە لە دایک و باوچە کاتون بۆ ئەو شوێنە بەس گرنگ ئەوەیە من بەڵێنت پێ دەدەم کە ئێمە تیمێکی یەکگرتوین و هەمووشمان لە چوارچەوەی پەیامی گۆڕان تا ئێستا خەلێکمان بۆ دروست نەبووە لەوەی کاکاروان من ویسم هەڵەسە لەسەر ئەوە بکەم پێم خۆش بڕاشکاوانە لەو بارەیەوە بدوێن ینی مەسەلەی خانەنشینی پەرلەمانتاران چوار پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان دەستیان لە کارکێشایەوە بەسەر و بابەتە چەند پەرلەمانتارێکی تر هاتنە سەرخەت و قسەیان کرد و بە جۆرێک لە جۆرەکان بە ناڕاستە و خۆ بازیان لەوە کرد کە ئەوانەوە پرۆژیان نەدیوە و بۆی ئیمزایان نەکردو و دەنگۆیکی وا هاتە ئاراوە گەیشتە میدیاشیان لە میدیاش هەشتی لەسەر نووسراوشتی لەسەر بڵاوکرایەوە ینی مەبەستم ئەوەیە کە ئەگەر فراکسیۆنێک لە ناو خۆیە لەسەر پرۆژە یاسایکی ئاوا ناکۆکی بکوێتە ناو چەند ئەندامێکەوە ئەمە بەس نییە بۆ خاڵە بۆەوەی کە باز لەوە بکەین کە جۆرێک لە ناکۆکی هەیە بەڵام ئەم ناکۆکیە تا چەند ڕەنگی بەسەر هەموو فراکسیۆنەکایەوەتەوە بەڵێ ئەو چار بەڕێزەی کە ئستقالیاندا من پێم وایە ئازادن و بەڕێزیشن زۆر پەرلەمانتاری باشیش بوون و زۆر خاوەن هەڵوێستیش بوون کە پەرلەمانیان جێهێشت ئستقالیاندا ئەو پرۆژەیە کە پێشکەشیان کردو پێشکەشی فراکسیۆنیان نەکردووە ڕاستەخۆ پێشکەش سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە کە ئەوە خۆی لە خۆیدا پێشکارێکی گەورەی پەیڕەوی ناوخۆی فراکسیۆنەکەی خۆمانە و هەروە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیشە دەبێت سەرەتا بیدەنە فراکسیۆنەکەی خۆمان کۆبنەوەی لەسەر بکەین ڕای لەسەر دەربڕین ئەوان یەکسەر چوونەتە داوێتەنە سەرۆکایەتی پەرلەمان کە ئەوە بەڕای من هەم پەلەپەلکردنێکی پێوە دیار بوو و هەمیش ئازادی ئەوان ڕێزی تایبەتیان هەیە لای من کە بە ئازادی خۆیان ئەو هەڵوێستیان نواندووە بەڵام ئەوە ڕای سیاسەتی مرکزی گۆڕان نەبووە ئەگەر وا باە بە هەمومانیان دەگوت وازبێنیان هەمومان بەیەکەوە وازمان دەهێنا فراکسیۆنی گۆڕان لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە باشترین شوێنی خەباتکردن ناو پەرلەمانی کوردستانە و درێژە بۆ خەباتە دەدا و پێشم وایە سەرکردایەتی گۆڕان سەرۆکایەتی گۆڕان ئەوانەی کە گۆڕان هەڵدەسوڕێنن یعنی زۆر پێ ناڕەحەت بوون بۆی کە ئەو برادەرانە واز بێنن بەڵام ئەو برادەرانە وەکو ڕێیەکی شخصی خۆیان پێیان وا بووە کە چیتر ئەو پەرلەمانە کاریان پێ ناکرێت ئیتر ئارای خۆیان بوو ڕێز لەو ڕێی ئەوان دەگرن بەس من بەڕێی خۆم پێم وایە باشترین شوێن کە تۆ بتوانی پەیامی گۆڕان
دیفاع لە خەڵکی هەژار و ستەمدی دەبکەی پەرلەمانە کە پێشتر ئەو شوێنە قەت بەکار نەهاتەوە بۆ دیفاعکردن لە خەڵک وم پێم وایە ئەو خەباتەی ئێمە درێژەی هەیە و ئەو جۆرە تێکۆشانەی ئێمە شوێنێکی شەرعیە شەرعیەتێکی یاسایی مەرجعیەتێکی شەرعیە لەوەی کە بتوانانی لەوێ قسەی خۆت بکەیت لەوێ بێدەر دەبێت لە شوێنی خەتیس لە گۆشەی زیادیا بتانی بخۆت هەموو قسەی بکەیت ناتوانێت ئەوەی کرد ناو پەرلەمان بیکەی دەیڵی لە شوێنی کە بکەی بەڕای خۆ کاروان ساڵح وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان تو خۆت و پرۆژە یاسایی ئیمزا کرد ئەو پرۆژە سەمە نەبینیوە لەگەڵ ڕێز بەڵێ زۆر باشە باسمان لەوە کرد کە باشترین شوێن بۆ خەباتکردن سەبارەت بە بزوتنەوەی گۆڕان پەرلەمانی کوردستانە ئەگەر ئەمە ئەم منطقە بیرکردنەوەی بزوتنەوەی گۆڕان بێ باشە بوو باس لەواکرێت کە بزوتنەوەی گۆڕان وەکو بزوتنەوە فراکسیۆنەکەی پشتگوێ خستووە لە ناو پەرلەمانە وەڵام من حەز دەکەم ئەوە یعنی ئاشکراکەم بزوتنەوەی گۆڕان دوو هێزی زۆر سەرەکی و دوو سەنگەری زۆر سەرەکی هەیە بۆ دیفاع لە کۆمەڵانی خەڵکو و لە بەرنامەکەی خۆی و هەروەها بۆ ئەوەی کە هەوڵی ئەوە بدا بچێتە دەسەڵات یەکیان لەوە سەنگەری پێشەوە فراکسیۆنەکەی گۆڕانە باشترین جەیشی باشترین شەڕ کە بۆی کرابێ بۆ بزوتنەوەی گۆڕان ئەو فراکسیۆنەی ئێمە کردوتی باشترین ئەدایی کە پێشکەشی کردوێ خۆی بە خەڵک ناسان دەبێ ئەو فراکسیۆنەی ئێمە بووە سەنگەری دووەمی شەقامە شەقامیش بینیمان هەر کاتێک کە شەقام جولا بێ گۆڕانی لە پشتەوە بووە و گۆڕانیش لە پشتی شەقام بووە لە داخوازە ڕەواکانی ناکرێ من بۆ ئەوە بڵێم کە فراکسیۆنەکەی ئێمە کەمی کردووە گۆڕان بزوتنەوەی گۆڕان زیاتر لە ڕێگای فراکسیۆنەکەی ئێمە بە خەڵک ناسەندرا و دەلیلیشم بۆ ئەوە هەر ئەندام پەرلەمانێکی ئێمە ئەگەر بە 18 بۆ 20,000 دەنگ هات بێتە ناو پەرلەمان ئێستاکە زیاتر لە دوو بەرابەری ئەوە دەنگی دەنگدەری هەیە زۆر باشە قسەکەی ئێمە لەسەر ئەوە بوو کە تا چەند ئەوە ڕاستە کە بزوتنەوەی گۆڕان وەکو بزوتنەوە فراکسیۆنەکەی لە پەرلەمانە پشتگوێ خستووە شتی لە بابەتە هەیە من پێم وانە بەو شێوەیە بێت لەبەرەوەی ئێمە تەنسیقی تەواومان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەیە و نوێنەرایەتیمان داناوە ڕێخەرمان داناوە لە نێوان ئێمە و بزوتنەوەی گۆڕان ناوە بە پێی پێویست دانیشتنی هاوبەش دەکەین ناوە ئەوان گوێ لە ئێمە ڕدەگرن و ڕای خۆمان لە ناو پەرلەمان چییە بۆ ئەوانی دەبین ناوانەوە ئەوان گوێ لە ئێمە ڕدەگرن و ناوانەوە بەیەکەوە گەڵاڵی زۆر شت دەکەین و هاوکاری و تەنسیقی زۆرمان هەیە لەگە ئەو ژوورانەی کە لە گردەکە لە بزوتنەوەی گۆڕان دانراوە بەڵام ئەوەی کە بۆ دەنابێت باز بکەم ئەوەیە کە جارجاریش شتی وە هەر دەبێ ڕووداوێ دەبێ هەبوو نابێ بڵێ مۆڵایی کێشەک نییە یان نەبووە چونکە بەڕاستی هەندێک جار ئەوان لە جاتی ئێمەیان بیرکردێتەوە یان لە جاتی ئێمەیان بڕیارداوە کە حەقوا بووە ئێمە ئەو قرارە بدەین ئێمە ئەو بڕیار هەندێک جار ئێمە پەلەمان لە هەندێک شتێک شت کردە کە ئیشی بزوتنەوەکە ئیشی ئێمە نەبووە زۆر باشە با هەر لەسەر ئەوە بمێنینەوە بەڵام عەدنان عوسمان کە ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامێکی دیاریشە لە پەرلەمانی کوردستانە لە چاپەکەوتنەکە خۆی دان بەوە ئەنێت کە بزوتنەوەکە وەکو بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستانە پشتگوێ خستۆوە هاوکاریان ناکەن و یارمەتێکی ئەوتۆیان نایەن لە کاروبارەکانیانە بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بۆ نابڕێکی کورد وەگەڕێنە لاتان